بەڵێ بە قسەکردنی زیاتر لە باری ڕۆماڵی کوردستان سوچار بۆ دەستپێشخەری و کۆبنەوەی لایەنە سیاسیەکان واروەها چارەسەری گرفتەکان هۆکار و چارەسەرەکان چین بەڕێز ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار لە ئەستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز کاروانی ئەم کاتتان باش. ئەمڕۆ کوردستان سوچوار ڕۆماڵێکی دەست پێ کرد بۆ دەستپێشخەری وەک ئەرکێکی نیشتیمانی بۆ ئاشتەوایی نێوان لایەنەکان ڕاگەیان. ئەم هەنگاوە چۆن نەبینن دواتر دەچینە سەر هۆکار و چارەسەری کێشە و گرفتەکان. منای خۆی بەخشندە و میهرەبان، بێگومان وەک دەستپێشخەریەکە هەموو هەوڵێک بووەوەی کە لانی کەم جارێکتر بیرمان بێنێتەوە کە ئێمە لە دۆخێکی نائاسایی ئاژین و لە دۆخێک ئاژین کا دۆخی کۆمەڵی هێز نییە پێکاتەکانی نەتەوەیەکی دیاریکرا و لە هەلومەرجێکی وەکو کورد و کوردستانە پێک بهێنن، بۆیە پێشوازیەکە دەستپێشخەریەکە جێگای پێشوازی لێکردنەوە دەستان خۆش. بەڵێ پێتان وانە پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان زۆر گەورەترە لە گرفتەکانەوە، دەبێت گرفتەکان یان چارەسەر بکرێن یان بە شێوەیەک وەلا بڕێن کە ئەزممونە نەکەوێتە مەترسیەوە. من ئەگەر تۆزە ڕاشکاوانە لەم بارەوە قسە بکەم، من پێم وایە ڕیشەم کێشانە قوڵە، واتە ئەم کێشانەی نێوان یەکێتی و پارتی کێشەی سادەنین 6 ساڵ مێژوو ڕەگوڕیشیان هەیە و بەناخی جەستەی ناسیۆنالیزم و بزوتنەوەی کوردایەتیان ڕۆشتۆتە خوارەوە و ڕێگر بووە لەوەی کە هەرێمی کوردستان ببێ بە هەرێمێکی یەک پارچەی یەکگرتوو، دەسەڵاتێکی ناوەندی بەهێزمان هەبێ، هەرێمێکی یەکگرتوومان هەبێ، یعنی سیستمێکی ئابووری ساخلەممان هەبێ، پرۆسەی نەتەوەسازی و نیشتیمانسازی و دەوڵەتسازی لە وڵاتەیە سەرکەوتوو بێ. کێشەی زۆری بۆ ئێمە دروست کردووە لە ئەم کۆمەڵگاییە بە جۆرێکە هەڕەشی خستۆتە سەر ناسنامەی نیشتیوانی نەتەوەی ئێمە لە 40-50 ساڵی ڕابردووە نەمێژووی هاوبەشمان ماوە، نە جوگرافیای هاوبەشمان ماوە، نە شەهیدی هاوبەشمان ماوە، نە تێگەیشتنی هاوبەشمان ناوە، نە بۆنی هاوبەشمان ماوە، نە سەرکردی هاوبەشمان ماوە. ئێمە بێت دان بەم ڕاستیانەیە بنێت کە ڕیشەکانی ئەم گیر و گرفتە قوڵە، بۆیە بە هەندێک کوبوونەوەی حیزبی و ئاسایکردنەوەی بارودۆخەکە و سەردانی یەکتر و دۆخەکە هێنانەوە دۆخی پێش ئەوەی ئەم مانگەی پێش و ڕوویداوە بەمە کێشەکان چارەسەر ناکرێت. زۆر گرنگە کاک مەسعود بەرزانی بێتە سەرخەت، زۆر گرنگە نخبەی سیاسی یەکێتی و پارتی، نخبەی سیاسی و فکری هەموو کوردستان بێنە سەرخەت. ئێمە ئیستێکدانین، ئێمە تەواو بڵین ئەم مێژۆ تەواو، بۆیە پێویستیمان بە ئاشتەواییەکە لەسەر ئاستێکی کۆمەڵگایی و فکری و سیاسی و نیشتیمانی و نەتەوەی گەورەی وە کە ئێمە پێ بنێنە قۆناغێکەوە، نەک هەموو جارێ دانیشینەوە و حیزبەکان کۆکەینەوە بە دەوری یعنی ئەجەندایەکی دیاریکراوە و تۆزە گرژیەکان بکەینەوە و ماوەی چەند مانگە بێکەوە کارکەین و دوای ئەوە بچینەوە سەردۆخی جاران. ئێمە بێت دان بەوەیە بنین کە شەڕی ناوخۆ کۆتایی پێنهاتوە، شەڕی ناوخۆ لە هەناوی ئەم کۆمەڵگایە بەردەوامە، بە لۆجیکی شەڕی ناوخۆ و دابەشبوونی کوردستان و بوونی زیان لە دەسەڵاتی کوردستان بەڕێواچێت لە کۆمەڵگایەکی لەو جۆرەیە هەناوی ئەو کۆمەڵگایە شپرزا بێ، جۆرە لە فەوزای تیا بێ. بۆیە زۆر گرنگە ئێمە بڵین ئیتر بەسە بۆ ئەو قۆناغی ئێمە نەماتوانی وەکوونەتەوە خۆمان نیشانی دنیا دەین، بەسە بۆ ئەو قۆناغی ئێمە 30 دانە ساڵە نەماتوانی هەرێمێکی 4 پارێزگایی یەک پێ بگرینەوە، نەماتوانی هێزی پێشمەرگە بکەین بە نیشتیمانی، نەماتوانی سەرچاوەکانی داهاتوو بەڕوونی یعنی کۆ بکەینەوە بیخێنە خزمەتی هاوڵاتانی ئێمە. من دڵنیاتانەکەم بە جۆرەی خوێندنەوەکانی خۆم کە من هەر لەم ماوەیە سەرجەم بەرگەکانی کتێبەکەی کاک مەسعود بەرزانیش بخوێنەوە، هەر پێشبەرگەکەم بخوێنەوە و زۆربەی یادداشتەکانی سەرکردەکان و نخبەی ئەم کۆمەڵگایم بخوێنەوەتەوە کە نووسیویانە. منە دڵنیاتانەکەم ئەو ناکۆکێ نەبوویە کە لە شەستەکانەوە وەکو زەهر چۆتە ناو جەستەی ناسیۆنالیزمی کوردی و لاواز و ئیفلیجی کردووە. ئێمە ئێستا دەوڵەتێکی سەربەخۆ بووین، باشووری کوردستان دەوڵەتێکی سەربەخۆ بوو و لە دوای 2003ەوە ئەگەر ئەو ناکۆکێ نەبووایە ئێمە ئێستا کێشەی سنوورمان لە باشووری کوردستان یەکلایی بۆتە ئەکردەوە. ئێمە ئێستا بەو ئەندازە گەندەڵیمان نابوو لە کوردستان، بەو ئەندازە ناکارەی ئابووریمان نابوو لە کوردستان، ناکارایی دیداریمان نابوو لە کوردستان. عیبە بۆ ئێمە، بۆ نخبەی ئێمە، بۆ عەقڵی سیاسی کورد، بۆ هەمومان دوای 30 ساڵ هەرێمێ بەم جۆرە کەرتوپەرد بێت، هەرێمێ بەم جۆرە ئیرادەیەک نەتوانێت نوێنەرایەتی بکە. هەر کەسە و نوێنەرایەتی
حزبەکەی بکۆ بکە ئەگەر بە قانونی ژنۆلایەتی هەرێمکەی نەتوانی بە ڕێزم نوێنەرانی هەرێمکەی بەڕێز ئەبوبەکر کاروانی بۆ گەشتینە ئەمە بۆ چەسپاوی نیشتمانی نەبێ چەسپاوی نەتەوەیی نەبێ هیچ پیرۆزێک نەبێ بۆیە ئەبێ ئێمە لە ڕاستیا بە جددی شتەکان وەرگرین ئەمە یعنی وا بکەین کە ئێمە سنووری بۆ ئەمە دانین کۆنگرەیە کۆنفرانسە یعنی نەخشەیەکی شەژمانگیە حیوارێکی نیشتیمانیە دوای ڕۆڵی پەرلەمانە نخبەیە پێ بنینە ناو قۆناغێکی تر یعنی سازشێکی نەتەوەی و تاریخی لەگەڵ یەک بکەین بۆی کە ئەو میکانیزمانی لە پێشووتر مامەڵەمان پێ لەگەڵ یەک کردووە کۆتایی پێبێنین. بەڵێ پێتان وایە یەکتر قبول نەکردن بەمەی گەیاندینیان چی؟ بێگومان ڕەگ و ڕیشێمە یەکتر قبول نەکردنە کاکە گیان براتان لەم ماوەیان نزیکەی 20 حەڵقەدا بزێنم لەسەرم باسە بە ناوی ناکۆکی و شەڕی ناوخۆی کوردی باشوور سروشت و ئاسەوارە خراپەکانی ئێمە ئەم ئاسەوارانە یعنی ئاسەواری زۆر مەترسیدارن وە ڕەگ و ڕیشەکەی لە قبول نەکردنی یەکترایە من دڵنیاتەکەم لە ناخەوە ئێمە قبولمان نەکردووە کاکە گیانەگەر ڕازگۆ قسە بکەین ناکۆکێکی 6 ساڵەی چارەسەر نەکرا و هەر جۆرە لە بەرگێکە خۆنوێکردنەوە و بەرهەم هاتووەوە هەر کەسە و یەکێ نوێنەرایەتی کردن بکە ئێمە ناهێڵیم گەین لێ شوێنە بەڵێ یەکترمان قبول نییە ئێمە شەڕمان کرد بۆ ئەوەی یەکتری بتوێنینەوە 50 ساڵ شەڕی ناوخۆمان کرد بۆ ئەوەی یەکێکمان ئەوەکەی ترمان لە گۆڕەپانەکە دەرکەینە دەرەوە ئێنەمان توانی دەریکەینە دەرەوە لەبەرەوەی شەڕی کوردی قانونێکی هەیە چەکی کوردی شەڕێک لای ناکاتەوە بەغا و ئەنقەرە و تاران و ئەمانە شەڕی کوردی یەکلایەکەنەوە بۆیە شەڕێکی وەکو شەڕێکی ئەبەدی لات وەکو شەڕێکی کراوەی لاتوە بەبێ چارەسەر کە تۆ نەتوانی بە چەک شەڕ یەکلایی کەیتەوە و یەکێک سەرکەوێ بەسەر لایەنەکەی ترە کە خۆزگە سەرکەوتایە لانی کەم دەسەڵاتێکی یەکگرتومان هەبوو ئەو کاتە ئاسانتر بوو شەڕی ئازادی و دیموکراسیەکی فراوانتر و ئیسلاحکردن و بیناکردنەوەی سیستم و ئەم جۆرە شتانە مام کردایە کە تۆ نەتوانی ساڵبی بەسەریەکان لە ڕێی بەکارهێنانی چەکەوە لە هەموو دنیا ئەبێ بگەی بە سازشی مێژویی بگەی بە ڕێکەوتن بگەی بە دەستورێکی تەوافقی بگەی بە دام و دەستگا و مؤسساتکردن بگەی بە کۆتایی هێنان بە ناکۆکی و دابەزین بۆ کێبڕکەی مەدەنی و قبولکردنی بەهاکانی دیموکراسی و مەرجعیەتی خەڵک و سندوقەکانی هەڵبژاردن ئێمە ئەو دەرفەتەشمان لە دوای 2003ەوە بەڵکو لە دوای 1992 لە هەرێمی کوردستان لە دەستداوە بەڵێ ئێمە لە ناخەوە یەکترمان قبول نییە و بە ڕووکەشی یەکترمان قبوڵە هەوتە ناتوانین زۆنەکانمان واز لێ بێنین لەگەڵ یەک ئاسایشەکەمان تێکەڵکەینەوە پێشەگرمەکەمان تێکەڵکەینەوە ئیدارەکانمان تێکەڵکەینەوە هەر کەس لە زۆنی خۆیان دەسەڵاتدارە ئەگەر ئێمە یەکترمان قبول بێ حزب بین نەک سونە و شیعی کوردستان حزب بین نەک تائیفە حزب بین نەک خیاڵی سیاسی گومانمان لە هەموو شتێکی یەکتر بێ و هیچ متمانەیەکمان نەبێ بە بەرامبەرەکانە و پێمان وابێ لە هەر دەرفەتێکتر لێمان هەڵەگەڕێتەوە و هەوڵی تیابردنمانەدا بێگومان بۆ جۆرەمان بەڵێ ناکەین بەڵێ ڕیشێکی گەورە و قوڵی ناکۆکەکان لە مەسەلەی قبول نەکردنی یەکترایە و ئەوەی تاکو ئێستا ئێمە یەکترمان پێ قبول کردووە لە ڕاستیا بەشێکی باشی ڕووکەشە مادام من ملانەکە کراوەیە مادام ئەگەری حەڵقەیەکی تری شەڕی ناوخۆ کراوەیە مادام ناکۆکەکان لە قاڵب نەدراون و لە دەستورێکی مەدەنێت تەوافقی لەسەر نەکراوە مادام میکانیزمەکانی وەتواناکانی ئیدارەکردنی ململانەیەکی سەقەت هەرماوە بۆ ئەوەی درێژەی پێ بدرێ بێگومان ئێمە وەکو هێزی مەدەنی یەکترمان قبول نەکردو. بەڵێ ئێستا بە بۆچوونی ئێوە پارتی و یەکێتی نیەتی زیاتریان بۆ گفتوگۆ و دانیشتن لەگەڵ یەکتری بۆ چارەسەرکردنی کێشەکان یان دانیشتن لە پێناو دانیشتێکی تر و بەردانان لەسەر کێشەکان بۆ ماوەیەکی کاتی یاخودەوەی کە تۆڵی کە بارودۆخەکە ڕەنگە خراپتر بێ لە ئێستا من بەش بە حاڵی خۆم هیچ ئیرادەیەکی ڕاستەقینە نابینم نەنە لای یەکێتی نەنە لای پارتی بۆ ئەوەی کە ئەم کێشانە بەڕیشەیی چارەسەر بکەن کاکە گیان خەڵک بێزار بوو بڕواتە بێ ئەم ناکۆکیە جۆرێکە لە سوکایەتیە بە خەڵک بە کورد بە مێژووی کورد بە شەهیدەکانمان من وەک هاوڵاتیە کە خەمی نەتەوایەتی و نیشتیمانیم هەیە هەست بە سوکایەتیەکەم لە کاتێکە گەلە کۆمەکی لەسەر هێرێمەکەم هەیە لە کاتێکە هەموو کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە قوارەیەکی هەیە لەسەر ئاستی هەرێمێکی دابەشبوو لە ناوخۆیە لە کاتێکە ئەوە تورکیا ئەوە ئێرانە ئەوە بەغایە بە ئەو جۆرە تۆ لە ناو خۆتە کەرت و پەرت و تۆ ئەگەر هەموو توانان نیشتمانیەکانت کۆکەیتەوە
ئەنجا تواناکانت کە بن لە بەرامبەر ئەوە متحەدەیە چ جای لە ناو خۆتا تواناکانت پرت و بڵاو بێ و نەتوانی یەک استراتیژی نەتەوەی یەکگرتووتە بێ و هەموو توانە نیشتمانیەکانت کۆکەیتەوە بیخێتە خزمەت ئەو ئامانجە بۆ ئەوەی خەڵکی خۆتت لە پشتەوە بێ و لە کە خەڵکی خۆتت لە پشتەوە بوو لە ڕاستی لەسەر قاچی پێت خۆڕاوەسێ و خەڵکیش هەیبەتێکی زیاترت لە توایە ببینێ و یعنی چاوەڕوانێکی زۆرتر لە توای ببینێ. بۆیە من تا دەست نەبرێ بۆ ڕێگوڕیشەی کێشەکان، تا اعتراف نەکرێ بەوەی لە قەیران ئاژین، تا اعتراف تا هەرێمی کوردستان بە پارچە پارچەی مابێتەوە، هێزی پێشمەرگە بەم جۆرە مابێتەوە، زۆنی حیزبی بەم جۆرە مابێتەوە، دەسەڵاتێکی حکوومەتی ڕاستەقینەی ناوەندی یەکگرتومان نەبێ، سەرۆکایەتی هەرێم ڕەبز نەبێ بۆ یەکێتی خاک و خەڵکی کوردستان، حکوومەت دەسەڵاتی نەبێ بەسەر هەموو هەرێمە، وەفرە دەسەڵاتی کۆتایی پێنەیە، وەفرە میلیشیای و حیزبی چەکدار و ئابووری حیزبی و پەیوەندی دەرەکی حیزبی کۆتایی پێنەیە. باش بە حاڵی خۆم گرە و لەسەر هیچ دانیشتێ ناکەم، هەموو پینە و پەڕۆیە، هەموو بەڕێکردنی کاتە، چارەسەرکردنی کات نییە. کاتێەوە هاتووە ئاعترافکەین ئێمە خەتامان کردووە، ئێمە تاوانمان کردووە بەرامبەر بنەتەوەکەمان و داوای لێبوردن بکەین و دەستکەین بە چارەسەری ڕەگوڕیشەی و دووبارە بیناکردنەوەی موسساتەکانمان و کۆتایی هێنان بە ئەو ناکۆکێ سنوور بۆ دانانی کەیتر ڕەنگە شانسەکانی ئێمە لەمە بە دواش سەری تیا بچێ بەهۆی ئەو ناکۆکیانەوە. بۆی بەش بە حاڵی خۆ من زۆر گرەوی لەسەر ناکەم ڕۆڵی پاراستۆڵ و کەمکردنەوەی گرژیەکان و ئیدارەکردنی ململانەکانە بینێن نەک چارەسەرکردنی ڕاستەقینە و درێژ مەودا و درێژخایەن و ڕیشەی کێشەکان و ململانەکە. بەڵێ پێتان وایە ناکۆچەکانی ئەم جارەی پارتیوەکێتی جیاواز و قۆڵترن لەوانەی ڕابردوو، یان دەتوانین بڵێن هیچ گۆڕانکاریێک بەسەر ناکۆچەکانی نێوان ئەم دوو لایەنەدا هاتووە؟ بڕای من هیچ گۆڕانکاریەکی قوڵ بەسەریان نەهاتووە. حەڵقەیەک و خۆ دەرخستنێکی ئاسایی ئەو ناکۆکەیە کە چەندین ساڵە و دایان ساڵە درێژەی هەیە، چەندین حەڵقەی شەڕی ناوخۆی تێکەوتووە، چەندین لێک ترازانی کوردستانی تێکەوتوو، دوو ئیدارەی تێکەوتووە، ئێستا دوو زۆنی تێکەوتووە، پێشمەرگەی یعنی و ئابووری حیزبی و چەکی حیزبی تێکەوتووە. بۆیە بە بڕای من هیچ گۆڕانکاریێکی ڕاستەقینە نییە. ئەوەندە نەبێ کە ئەگەر بەراوردیکن بە 15 ساڵی ڕابردووە ناکۆکەکان زۆرتر چوونە ناو حکوومەتەوە، واتە زۆرتر جەستەی حکوومەتیان عەزێت داوە و وای لێکردوون ئەوەی لە چەند ساڵی ڕابردووە ئەگەر لە 130 بناغەیەک دانرابێتەوە بۆ بێکەوە کارکردن و سنووردارکردنی ناکۆکەکان جارێکتر مەسەلەکە چۆتەوە سەر سفر. بەڵام کاتێک کە ناکۆکێک گاتە ئاڵۆزی خۆی، یعنی هەموو جارە مەرج نییە پەردەپۆشکردنی ناکۆکەکان چارەسەر بێ، مەرج نییە پەردەدان بەڕاستی و حەقیقەتەکانە یعنی چارەسەر بێ. ئێمە بێ دان بنین کێشەمان هەیە، یەکتر قبول نەکردنمان هەیە، بەرژەوەندی گەورەی ناڕەوا هەیە، ناکۆکی هەیە لەسەر دابشکردنی ئیمتیازی ناڕەوا و پێگە و دەسەڵات و ئەو شەڕە یەکرێ شەڕە لەسەر پارە و دەسەڵات. شەڕ نییە لەسەر نەتەوە، شەڕ نییە لەسەر ژیانێکی باشتر بۆ وڵاتی، شەڕ نییە لەسەر پەرەپێدان بە ئەزمموی دیموکراتی کوردستان و بە هەرێمێکی بەهێز و یەکگرتوو. ئەگەر ئەم لایەن تۆزێ ڕاستی تیاابێ لە خیتابەکەیە، ئەم لایەن تۆزێ ڕاستی تر، بەڵام لە جەوهرە شەڕە لەسەر دەسەڵات و پارە لە کۆمەلگایەکە ڕێک نەکوتوین. ئێمە لەسەر ڕێساکان، لەسەر چوارچێوەی گەمەکان، لەسەر شتە بنچینەیەکان ئەخر ناکرێت کۆمەلگای لەسەر مشتێ جیاواز بێ، ناکرێت چەسپاوی نەبێ، ناکرێت هێڵی سووری نەبێ، ناکرێت لە دوای 2023 ئێمە شکست ماخوار بێ لەوەی هەرێمی کوردستان دەستورێکی هەبێ، ناکرێت ئێمە لەبەر چاوی دنیا خۆمان وان نیشاندەین، ناتوانین وێنای گەلێک لە خۆمان نیشاندەین کە ئیرادەیەکی یەکگرتومان هەیە و پێکاتەکانی ناوی ئەتوانن بە شێوەیەکی ئاشتی خوازانە بژین و هاو هەست و هاو ئەمانج و هاوڵوێز بن، لانی کەم لەو پرسانەی کە پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستانەوە هەیە. ناکرێت مەسەلە نەتەوەیەکان ژیان و چارەنووسی خەڵک، پرۆسە دیموکراتیەکە، چارەنووسی قەوارەی سیاسی هەرێم بکرێ بە ئامانج و لە ڕاستیان مەسەلەی حیزبەکان و پێکاتەکان و ئەو جۆرەشتانە بکرێ بە ئامانج، ئەوەکەی تر بکرێ بە ئامراز. بۆیە بە بڕای من نەخێرم جەولەش هەر یعنی شتێکی ئاساییە، ڕۆتینە، درێژە پێدەری ئەو ناکۆکەی هەیە، تەنها تێمانەگەێنێ ئێمە هیچ هەوڵێکی ڕاستەقینەمان نەداوە لە ڕابردووە بۆ چارەسەرێکی ڕیشەیی و هەمەلانە و ڕاستەقینە و عادلانە و نەتەوەیانە و نیشتیمانی و ئەخلاقیانی ئەم ناکۆکەی کە دەیان ساڵە بەڕێوە. بەڵێ هیچ لایەنێک یا هیچ کەسەکەیە قازانج بکات لەم بار و دۆخەی هەرێمی کوردستان و دروستبوونی مەترسی جدی لەسەر قەواری هەرێمی کوردستان؟ بەڵێ خەڵکانەکەن قازانجەکەن، دژمنانی ئەم هەرێمە قازانجەکەن، دژمنانی مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە قازانجەکرد،
دژمنانی دۆستەکانی هەرێمی کوردستان قازانجەکەن، دژمنانی ئەزمموی حکمڕانی هەرێمی کوردستان قازانجەکەن، هەموو ئەوانەی چاویان هەڵنایە بەوەی کە هەرێمی کوردستان هەرێمێکی لەسەر پێخۆوەستا و ئیدارەیەکی بەهێز و گەشەکردو و خاوەن بڕیاری سەربەخۆی نیشتیمانی خۆی بێ و قسە هەبێ، یعنی هەرێمی کوردستان گۆڕەپان نەبێ، یاریکەرێکی سیاسی و ئابووری و سەربازی بێ، با لەسەر ئاستی دەوڵەتیشان نەبێت لە خۆڕەڵاتی ناوەڕاستە، بەڵێ بەکردەوە درێژەدان بەم ناکۆکیە خزمەتکردنە بە دوژمنان، خزمەتکردنە بە هەموو ئەوانەی کە لە ڕاستیە دژمنایەتی و ینی ئایدەیەکی گەشیان بۆ هەرێمی کوردستان ناوێ و هەرێمی کوردستان لەگەڵ هەموو ئەو ناڕەحەتیانەی تایەتی، لەگەڵ هەموو ئەو کێشە و گرفتانەی تایەتی لە ڕاستیە خەڵکانی دەوروبەری هەرێمی کوردستان، ئەوانەی بە تایبەتی مەسلەی کوردیان هەیە لە دەوروبەرمان حەز بە درێژەدان بەم هەرێمە ناکەن، بە ئەزمموی هەرێمە ناکەن، بۆیە بەڵێ هەموو ئەمەی هەیە لە قازانجی ئەوانەیە کە نایاری هەرێمی کوردستانن و لە ڕاستیە لە دژایەتی ئەوانەیە کە خەو نەبینن بە هەرێمێکی کوردستانی گەورە، هەرێمێکی کوردستانی بەهێز و یەکگرت و گەشاوە، و لە دوای ئەوە هەرێمێکی کوردستانی هەوێن بۆ سەقفێکی بەرزتری داخوازی نەتەوەیی و پرۆژەیەکی خەمڵی و بۆ هەڵسانەوەی کورد لەسەر ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاستە کە زۆر دوور نییە ئەگەرێمە هەبین ئەکرێت ڕووداوەکان لە داهاتوە شانسی زۆر گەورەمان لەو بارێشەوە بێن نەبەردە. بەڵێ ئەی دەتوانین بڵین بە یەکتر قبولکردن و بە دانانێکی جددی بەوەی کێشەمان هەیە دەگەین ئەوەی کە تۆ باسیەکەیت؟ من ئەڵێم ئیتر باواز لە ئاسایکردنەوەی پەیوەندی حیزبەکان بێنین، لە میکانیزمە تەقلیەتیەکان بێنین، لە چارەسەرە تەقلیدیەکان بێنین، کاکە شەڕ چارەی کێشەکانمان نەکرد، نەشەڕ لە ئاشتی چارەسەری کێشەکانمانی نەکرد، هەڵبژاردنێکی ناپاک و ناخەوێن چارەسەری کێشەکانمانی نەکرد. ئەکرێ من براتان لەم ماوەی پێشوا پرۆژەیەکم بڵاو کردەوە بە ناوی قۆناغێکی ڕاوگزەری بۆ هەرێمی کوردستان و ناکامی هەڵبژاردنەکان لە هەرێمە، ئەبێ ئێمە ڕێککەوین لەسەر دەستکردن بە قۆناغێکی نوێ، لەسەر دەستپێکردن بە گرێبەستێکی کۆمەڵایەتی و سیاسی و دووبارە بیناکردنەوەی دام و دەستگاکان لە هەرێمی کوردستانە. ئەکرێ ڕێککەوین لەسەر قۆناغێکی ڕاگوزەری 4 ساڵی. لەم 4 ساڵەیە هەمومان بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و نخبە و خەڵک بە جۆرەهاشەوە ڕێککەوین لەسەر ئۆپۆزیسیۆن و دەسەڵات نەمێنێ، یەکێتی و پارتی نەمێنێ، ڕێککەوین لەسەر جۆرە لە استراتیژێ بەرنامەیەکی 4 ساڵی. لەم 4 ساڵەیە دام و دەستگاکان بیناکەینەوە، دەستوری هەرێمی کوردستان پەسەندکەین، کۆتایی بە زۆنی حیزبی بێنین، دام و دەستگاکانی پێشمەرگە و ئاسایش ئەوانە بە دامەزراوەی بکرێن، بە دامەزراوی نیشتیمانی هەرێمێکی یەکگرتووی بەهێز بێنین، ژێرخانی دیموکراسی و ئاڵوگۆڕی ئاشتیانەی دروستکەین، لەوە بە دوا ئەنجابێن ئێمە کێبڕکەی بکەین لەسەر ئەمە، واتە گەلی کوردستان بیناکەین، دام و دەستگای هەرێمی کوردستانێکی یەکگرتوو بیناکەینەوە. ئەکرێ بیر لەمە بکەینەوە، لەم پێناوەشە کۆمەڵی هەنگاو بنێن، بۆیە من تکاکەم کە چی تر کات بە فڕۆ نەدەین لە ئاسایکردنەوەی پەیوەندیەکان و چارەسەرکردنی نیمچە چڵ و کاڵ و کرچی ڕووداوەکان و دوای 6 مانگ و دوای ساڵێکتر بینەوە ئەی ڕەقیب و یا الله جارێکتر دەست پێ بکەینەوە، سەردانی حیزبەکان بکەین و سەرۆکی هەرێم پارتەکان کۆکەیتەوە، تۆزێک گرشی پاکەیتەوە. بۆ نەتەوەیەک کە شانسی لە بەردەمایە، بۆ نەتەوەیە کە هەڕەشەی گەورەی لە بەردەمایە. ئەمە ناکرێت نخبەکەی بەم جۆرە بیرکاتەوە و ئەمە لە کەیەکی گەورەیە بۆ عەقلی سیاسی کوردی و بۆ هەمومان وەک نخبەی فکری و سیاسی لە مەرێمەیە. بەڵێ لایەنە سیاسیەکان هەستیان بەو مەترسیە کردو، درچیان بۆ مەترسیانە کردو یاخود نا، و ئەم ململانەی ئەمان چی لە دۆزی کورد کردووە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ پێی ئەوە زیاد لە جارێکە نوێنەری سکرتێری گشتی نەتەوەیەکگرتووەکان لە عێراق دەڵێت دەست لەم ململانەیە هەڵگرن. باش بە حاڵی خۆم نەخێن لایەنە سیاسیەکان بە جۆرەی پێویست دەرکیان بە ئەم مەترسیە نەکردن، و ئەگەر دەرکیان بەم مەترسیە کردبێ لە ئاستی فکرە بە تەعبیری ئەرستۆ بالقووە بالفعل بەکردەوە وا ناجوڵێنەوە کە دەرکیان بە مەترسیە کردبێ. من بەش بە حاڵی خۆم وا نابینم کە هەنگاوەکان، بیرکردنەوەکان، تێزەکان، تەرحەکان، جۆری چارەسەرەکان بەو جۆرە بێ لە ڕاستیە کە دەرەکردن بە مەترسیە گەورەکانی ئەم دۆخە لە کوردستانە ئیخوازێ. بۆیە باڵێ ئەگەر دەرکیان کردایە ئێمە ئەکرێت 4 وڵاتی گەورەی نێودەوڵەتی 4 ساڵ چاوەڕێی ئێمە بکەن کە ئەیانەوێ ریفۆرم لە هێزی پێشمەرگەیە بکەن و پێشمەرگە ببێ بە هێزێکی نیشتیمانی ئێمە ڕێگر بێ. ئەکرێت چەند جار نوێنەری نەتەوەیەکگرتووەکان لە عێراقا هوشیاری بە ئێمە بە کات لە قازانجی ئێوە نییە و مەرج نییە هەرێمەکەتان تا سەر بەم جۆرە بمێنێ.
ئەکرێت چەندین دۆستی نێودەوڵەتی ئێمە بڵێن ئیتر هیچی تر لەوە زیاتر ئیحراجمان مەکەن، ئێوە ئیتر سەلمانتان نەتەوە نین، سەلمانتان کۆمەڵی خێڵی سیاسی پەرش و بڵاون، هیچ شتێک کۆتان ناکاتەوە، نە مەترسی کۆتان نەکاتەوە، نە بەرژەوەندی کۆتان نەکاتەوە، هیچ شتێک کۆتان ناکاتەوە، وەکو بۆ ئەوەی خوڵقابن کە دژی یەک بن، وەکو جەمالەدین ئەفغانی لە شتێکە لە وتەیەکی خۆیاڵێ گرنگترین نەخۆشی ڕۆژهەڵاتیەکان ڕێکەوتنیانە لەسەر ڕێک نەکەوتن، وەک ئەوەی ڕێک کەوتبین ئێمە لەسەر ئەوەی ڕێک نەکەوین. ڕێککەوتنی تەقلیدیش نابێ، ئێمە لە ناو شارین، ئێمە 30 ساڵ لە ناو شارەکان ئاژین، باز لە ئەزمموی حکومڕانەکەین، بەداخەوە هەر چاومان لە ناو خۆمانایە، چۆن دەستکەوتێکی زیاتر بۆ ئەم لایەنە و بۆ ئەو لایەنە بێ، چۆن پەیوەندێکی زیاتر لەسەر حسابی ئەو لایەنە بۆ ئەو لایەنەی تر بێ، نەخێر کەواتە بە جۆرەی پێویست نە سەرکردەکان، نە نخبە، نە هێزە سیاسیەکان یعنی ئەحساسیان هەستیان نەکردووە بە گەورەی ئەو مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستانەیە و بە ئاستی ئەو خراپەی کە ئێمە ئایکەین بەرامبەر هەرێمەکەمان بە درێژەدان بە ئەم دۆخەی کە لە چەند ساڵی ڕابردووە بردومانەتە سەر و درێژەمان پێداوە و بەشێکی زۆری خەڵکی کوردستانمان ناومێت کرد، بایکۆتی پرۆسی سیاسیان کردووە، بەڵکو پرسیاریان داناوە لەسەر کۆی نخبەی سیاسی لە هەرێمی کوردستانە بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنە. بەڵێ باست لە ڕابردوویەکی زۆر دوورتر کرد لە بوونی ململانی و ناکۆشی لە نێوان هەر کورد بەگشتی و میشە لە میوانەکان باسی لەوە کرد لە نزیکی 101 ساڵێک پێش ئێستا جارێکی دیکە کە باسە دروستکردنی ناوچەیەک بۆ کورد کراوە گوتراوە ناکرێمانە ناتوانن پێکەوە دانیشتمانە ناتوانن پێکەوە هەڵبکەن و ناوچەکەی خۆیان بەڕێوە بەڕێیان دەتوانین بڵین کێشە و گرفتەکان ئێمە هێندە کۆنە دەگەڕێتەوە تا 100 ساڵیش. بەداخەوە گرفتەکان ئێمە گەڕێتەوە بۆ 500 ساڵیش لەمەوە پێش 600 ساڵ کاتێک کە کورد بوو بە بەشێ لە دەسەڵاتی سڵتانەتی عوسمانی یەکەم نەتەوە لەسەر ئاستی جیهانە کە بەڕێکەوتن بوو بێ بە بەشێ لە ئیمپراتۆریەتی عوسمانی کورد بووە وەلەو کاتیای پیاوێکی مەزنی حەکیم و سیاسەتمەدارێکی گەورەی وەکو ئیدریسی بەدلیسی نزیکەی 29 تا 31 مردنشینی کوردی هەبوون داوای لێکردن سڵتانی عوسمانی کاغەزی سپی بۆ مەلا ئیدریس نارد ئەو پیاوە گەوری مێژوو کرد کە با کوردەکان ڕێکەون لەسەر سەردارێکی میرەکانی کورد کە نوێنەرایەتی کورد کە لای سڵتانی عوسمانی بەداخەوە ڕێک نەکەوتن لە نێوان خۆیان هەمویان ویستیان ئەبێ هەموو میرێک ڕاستەوخۆ پەیوەندی بە سڵتانەوە هەبێ یاتا دەرەوەی کوردێک قبوڵەکە بەڵام کوردێک بەسەرۆک بەسەر خۆیەوە قبوڵ ناکە و لەو کاتەوە یەکێ لە کێشەکانی ئێمە قبوڵ نەکردنی سەرۆکە فەرهەنگی سەرۆک یەکێ ڕەمزی هەمومان بێ و ئەو یەکەش نوێنەرایەتی هەموو مامکە و ئیستیعابی هەموو مامکە بەداخەوە لە سەرەتای دەوڵەتی عێراقیشە بەشی لە ئەو نامانەی کە ئینگلیزەکان نووسیوانە دیسان جارێکتر باز لەواکەن کە کوردەکان ناتوانن دیدێکی هاوبەش دروستکەن لە نێوان خۆیانە و نوێنەری هاوبەش دروستکەن ئێمە ئەوەتە لە کوردستانیشە بەڵام ئەوە جەوهەری ئێمە نییە ئەوە قەدەری لە ئاسمانەوە بۆ داهاتوو ئێمە نییە ئێمە ئەتوانین دژی ئەو قەدەرە وەکو هەر میلەتێ میلەتین وەکو هەر خەڵکێکی تر ئینسانین ئەتوانین هەست بە لاوازیەکانمان بکەین و ئەوەنە گیانی خێر و عەدالەت خواز و خۆبی ناکردنەوەمان تایە ئەگەر ڕاستگۆ بووین و لە لەحزەیەکی بێداربوونەوەی وجدایە بڕیارە ڕاست و گەورەکە بین و خۆمان بکەینەوە و شانسی ئەومان هەیە ببین بەهێزی گەورەی داهاتووی خۆرهەڵاتی ناوەڕاست. بەڵێ بەڕێز کاروانی دەتوانین بڵێن بەشێکی زۆری قسەکانمان تەرخان کرد بە دەسەڵات و با بڵین بە تایبەت پارتیوێکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە ئەوان گەورە بوون و هێزیان بەدەست بوو و پاریان بەدەست بوو دەسەڵاتی یەکەم بوون لە هەرێمی کوردستاندا بەڵام دەسەڵاتی ئۆپۆزیسیۆن یاخود با بڵین ئۆپۆزیسیۆن چی کردووە پێتان وانی ئەوانیش گەیشتونەتە بنبەستێک لە چارەسەری کێشەکان و ئارامی بە بڕای برات سەرجەم دۆخەکە گەیشتۆتە بنبەست یعنی سەرجەم دۆخەکە گەشتۆتە بنبەست و ئۆپۆزیسیۆن بوون لە دۆخێکی کەرت و پەرتی وە کەرێمی کوردستانە بەرهەمی خۆی ناگرێ یعنی لە هەرێمێکی کوردستانە کە هەرێمەکە پارچە پارچە بێ کە زۆنی حیزبی هەبێ کە فرە دەسەڵاتی هەبێ کە حکوومەتێکی یەکگرتوونە بێ کە دامەزراوەیەکی نیشتیمانی نەبێ تۆ باز لە چی ئاڵوگۆڕی دەسەڵاتەکەی بۆیە هەرێمی کوردستان لەم قۆناغەیە بۆتە مەڵبەندێک بۆ ئێکسپایربوونی هێزی سیاسی پرۆژە درۆشێم کەسیەتی سیاسی خەریکە هەچی نخبەیە ئێکسپایرە بێ ئەبێ زۆر وریای خۆت بی کەسیەتی دێکسپایر نەبێ لەبەرەوەی هەلومەرجی هەرێمەکە
توانستی مێژووی هەرێمەکە ژێرخانی دیموکراسی و ئاڵوگۆڕ و گۆڕانکاری و چاکسازی لە هەرێمەکە بوونی نییە ئەبێ دروستی کەی بۆیە من هەموو جارێ لەگەڵ هەندێک خەڵکا لە سلێمانی ئەمۆت کاکە گیان حکوومەتێک نییە بیر ڕوخێنی بەمانە دیموکراسی و مەدەنیەکەی با حکوومەتەکە دروستکەین با هەرمێکی یەکگرتو دروستکەین ئەو کاتە ئۆپۆزیسیۆن بوون لە بەرامبەریە ئاسانە خەبات بۆ ئازادیەکی زۆرتر و دیموکراسیەتێکی کامەڵتر و ئیسلاحێکی ڕاستەقینەتر ئاسانە بەڵێ ئۆپۆزیسیۆن بوونیش شانسی لە بەردەمانیە لە هەرێمی کوردستانە تاکو و دام و دەستگاکان یەک نەگرێتەوە هەرێمێکی یەکگرتومان نەبێ بۆیە گرنگە دەرک بۆ بکەین هەرێم لە بنبەستی سیاسیایە واتە ئەو نخبەیە هەیە ناتوانێت وەڵام گۆی چارەسەری کێشەکان بێ لە هەمان کاتە هیچ هێزێکی کوردیش نییە جێگای بگرێتەوە لەبەرەوە ژێرخانی ئاڵوگۆڕی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بوون و دەسەڵاتی ڕاستەقینە لە هەرێمی کوردستانیانە بۆیە گرنگە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و ئەمانە لەم گەمە بچووکەیە دەرچن لەسەر ئاستی نیشتیمانە بیرکەنەوە و قۆناغێکی ڕاگوزەری دەستنیشانکەن لە چوارچەوەی پرۆژەیەکی نیشتیمانی بۆ دووبارە بیناکردنەوەی هەرێمەکە تا بە کەڵکی ئەوە بێ خەڵکی ئۆپۆزیسیۆن بنێ و خەڵکێکیش دەسەڵات و هەمووشمان بەشێ بین لە پرۆژەیەکی نیشتیمانی گەورەتر و خەمە نیشتیمانیەکان لەسەر و هەموو هێز و پێکاتەکان و ناسنامە لۆکاڵەکانەوە. بەڵێ ئەبوو بەکر کاروانی پێچان وایە ئۆپۆزیسیۆنێکی تەندروست نەبوو یان ئەوە تا هەر بە ناوی ئۆپۆزیسیۆن بین و بەڵام مەبەستێکیان هەبوو گەیشتبوون بە بەدەسەڵات بێ نەکەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی جددی و کارابن. نامت پێم وابوو ئۆپۆزیسیۆن لە کوردستانە خۆ لە 2009 ئۆپۆزیسیۆنێکی جددی لە کوردستانە سەریێڵدا بەڵام پێشەی ئۆپۆزیسیۆن ئەوەیە بوو زیاد لە پێویست خۆشباوەڕ بوو زیاد لە پێویست خۆشباوەڕ بوو زیاد لە پێویست گەشتبین بوو بە دۆخی هەرێمی کوردستان شتێکێ لە فەلسەفەیە لە فکری سیاسە پێڵن توانستی مێژووی و زەرفیەتی تاریخی هەرێمی کوردستان هی ئەوە نییە گۆڕانکاری قوڵ و گەورە تحملکە لە خۆی بگرێ لەبەرەوە وتمان دامەزراوەمان نییە قالسەروەری یاسامان نییە دەستورمان نییە ڕێخستنی کۆمەلگای سیاسیمان نییە بەمانە هاوچەرخەکەی لە چوارچێوەیەکی دەستورە دامەزراوەی نیشتیمانی بێلایەنمان نییە ئیتر لە دۆخێکی ئاواهیە لە ڕاستیە بۆیە ئەبێ ئۆپۆزیسیۆن پێش هەموو شتێ نیشتیمانی بێ وابێ دەرک بە ئەرکە نیشتیمانیەکانی بکە پێش بە ئەرکە کۆمەڵایەتی و دیموکراسی و ئازادی و مافخوازیەکانی کە لە چوارچەوەی دۆخێکی سروشتیە خەباتی بۆەکە دوای چەندین ساڵ ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە دوای چەندین ساڵ ئەزمموی یەکێتی و پارتی دوای چەندین ساڵ ئەزمموی یەکێتی و پارتی و ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە دوای ناومێدبوونی خەڵکێکی زۆر کاتی ئەوە هاتووە کۆی ئەزمونونەکە هەڵسەنگێنین بەس بێ درێژەدان بەم دۆخە لەم بازنە داخراوەیە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و یەکێتی و پارتی و دەرەوە و ناوەوە و خەڵک و نابێ ئەبێ کۆی بوەستین کۆی ئەزمونونەکە هەڵسەنگێنین بڕیارێکی ڕاستەقینە بین بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ چونکە سەلما ئێمە لە بنبەستین لە بازنەیەکی داخراوە دین و ئەچین ئاسۆیەکی کراوەمان لە بەردەمانیە بۆ ئەوەی کە هەر یەکەمان ئەرکە سروشتەکە و ڕۆڵە سروشتەکەی خۆی ببین. بەڵێ بەڕێز ئەبوو بەکر کاروانی سیاسەتمەدار کە لە سلێمانیەوە لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداریکردن و شرۆفەکانی بەڕێستان.